خەڵکی جوامێر و شکۆمەندی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و ڕەوەندی کوردی. ئەمڕۆک پارێزگاری سلێمانی لەسەر بنەمای دەنگ و ئیرادەی ئێوە و هەڵبژاردنەکان و متمانەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دوای تەواوبوونی هەموو ڕێکارە یاسایی و کارژێڕیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ بە پشتیوانی خودا و هیمەتی هەموو لایەک بە فەرمی وەک خزمەتکار و پارێزەری سلێمانی دەست بە کارەکانمانەکەین. بەرنامەی سەرەکی و استراتیژی ئێمە ئەو هێڵە گشتیانن کە بە پێی سێکتەرە جیاجیاکان لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەن پەسەند کراون. کاری لە پێشینەمان هەوڵدانە بۆ دابینکردنی پێداویستیە سەرەکیەکان و خزمەتگوزاریە گشتیەکان بە مەبەستی فەراهەمکردنی ژیانێکی شایەنانە بۆ هاوڵاتیانی بەڕێز و سەربەرزی پارێزگاکەمان و چەسپاندنی حکوومەتی هاوڵاتی و یاسا سەروەری لەسەر بنەمای شەفافیەت و لێپرسینەوە و بەرجەستەکردنی ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی و بەرژەوەندیە باڵاکانی خەڵک و استراتیژ و ئاسایشی نیشتیمانی کوردستان. ئامانجمان بایەخدانە بە پایە و کایە ئابوووریەکان ئابوووریەت جۆرا و جۆرەکان بە مەبەستی پەرەپێدانی سەرمایەگوزاری و وەبەرهێنانە نیشتیمانی و بیانیەکان و دروستکردنی دەرفەت و هەلی کار و بژاندنەوەی بازار دوور لە هەر جیاکاریەکی حیزبی و سیاسی بە پشتبەستن بە خۆتان بە زانایی و بە ئەزمونتان بە ڕاوێژ و پرۆژە و ئامۆژگاریەکانتان بە بەشداریکردنتان لە گەڵاڵەکردنی بەرنامە و بڕیارەکانماندا کار دەکەین و دەخوازین لە ڕێی هەماهەنگی و بەشداری تەواوکاریانەی هەموو لایەکەوە بە تایبەتی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ناوەندە زانکۆیی و ئەکادیمیەکان و کەرتی تایبەت و ڕەوەندی کوردی و دامەزراوە مەدەنیەکان و ڕێکخراوە ناحکومیەکان و مێدیا و ئەنجومەنی گەڕەکەکان و دەستە بژێر و ئەزمونگەرانی پارێزگاکەمانەوە بنیاتی حکوومەتێکی خۆجێیی ڕاستەقینە بنین کە توانای وەڵامدانەوەی داخوازیەکانی خەڵکی پارێزگاکەمانی هەبێت و سوود لە دەرفەتەکان وەربگرێت و ڕوبەڕووی ئالەنگاریەکان بێتەوە. زەمینەی لێبوردەیی و یەکتر قوبوڵکردن و یەکتر تەواوکردن و پێکەوە کارکردن و کرانەوەی زیاتر و خۆنەویستی و کاری خۆبەخشی و کۆکردنەوەی جیاوازیەکان بڕەخسێنێت. ڕایاڵەکانی تەونی کۆمەڵایەتی بەهێز بکات و کار لێکە کۆمەڵایەتیە پۆزەتیف و ڕەنگاڵەییەکان کاراتر بکە. کەلتور و ڕۆشنبیری و هونەر و بەهامرۆیی و ڕۆحیەکان باڵاتر بکات. ڕەفاهێت بخوڵقێنێت و سوود و سەروەری گشتی و ئامادەیی و شکۆی تاک زیاتر بکە. پێداویستیەکانی ئێستا دابین بکات و لە بیری نەوەکانی داهاتووماندا بێت و ململانی نەوەکان بۆ یەکتر تەواوکردنی نەوەکان بگۆڕێت و گۆڕانی ئەرێنی بێنێتەکایەوە. دەرفەتی بەشداریکردنی هاوبەش و یەکسان بڕەخسێنێت. پرۆژەی نوێ بێنێتەکایەوە لە خەمی پاراستنی سەرمایە مرۆیی و مەدەنی و ماڵی و ژنگەیەکانە بێ. پێشنیاز و بەرنامەی هەماهەنگی و کارکردنی هاوبەش و ڕاوێژکاریانەی نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانمان ڕاگەیاندووە و لە هەوڵی پەرەپێدێنیدا دەبین و بە سوپاسەوە لەلایەن هەموو پارێزگارەکانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکراوە. بەورەی پێشمەرگە نەبەزەکانمان و بەگیانی قوربانیدانی شەهیدە نەمرەکانمان خزمەت و خەباتی یاسایی و کارژێڕی و ئابووری و مەدەنی و دامەزراوەیی دەکەین. ڕاستیەکانتان دەخینە بەردەست، درۆتان لەگەڵ ناکەین، خیانەت لە ئەمانەت ناکەین و سامان و داهاتی ئەم وڵاتە دەپارێزین. کار بۆ باشترکردنی هەموو کەرتەکان و لە پێش هەموو شیانەوە ژیان و بژێوی و دەرەتان و پەروەردە و فێرکردن و تەندروستی و خزمەت گوزاریە گشتیەکان دەکەین. چاوەڕێی پشتیوانی و بەشداری و هاوکاریتانین. چاوەڕوانین دەنگی بڵند و بوێرتان بگۆڕن بە ڕەنگی ڕاستەقینەی کاری هاوبەش و سەرخستنی حکوومەتی خەڵک و بەشدار بن لە پێشکەشکردنی بەرنامە و پێشنیاز و پرۆژە و لە چاودێریکردن و لێپرسینەوەماندا. شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. خدا پشت و پەنای هەمومان بێت. دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر، پارێزگاری سلێمانی، 4/12 ساڵی 2017 شاری مەزنوو و گەورە و پیرۆز و پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان، سلێمانی.